بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت تۆم کاتە و گشتکاتێکتان باش خۆشەویستانم کارزان مەحمودم خۆشحاڵم لاڵخێکی نوێی بەرنامەی ڕێڵە هاتمەوە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست. ئەمڕۆ لە مەراسیمێکدا سەندیکای ئەمڕۆ دەستگای میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان کۆمەڵێک ئاماری سەبارەت بە پێشێلکاریەکانی دژی ڕۆژنامەنووسان و میدیاکان لە هەرێمی کوردستان لە ساڵی 2024دا ڕاگەیاند. بەپێی ئامارەکان بەداخەوە ساڵی 2024 وەکو ساڵانی ڕابردوو پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و بەشێک لە میدیاکان هەر بەردەوامی هەبووە. لە ساڵی ڕابردوو هەندێک توند و تیژیەکان گەیشتونەتە ئاستی کوشتن وەکو بینیمان کە تیایدا کۆمەڵێک ڕۆژنامەنووس ڕوبەڕووی مەرگ بوونەوە، تیایدا هەڕەشەکردن لە ڕۆژنامەنووسان هەبووە. بەگشتی ڕەوشی ڕۆژنامەگەری لە ساڵی 2024دا کە لە کۆتایی هەموو ساڵێک داتاکان و ئامارەکان ڕدەگەیەندرێت. ئەمڕۆژ سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لەو مەراسیمەدا کۆمەڵێک ئاماری ڕاگەیان نامەوێت بچمە ناو وردەکاری بابەتەکە، بەڵام بەگشتی لەسەر ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ئێستا لە چه ئاستێکدا بربەستەکان چین زانیاریەکان بە یەکسانی دابەش دەکرێن لە ناو میدیاکاندا. لەمپەرەکانی بەرەو پێشچوونی ڕەوشی میدیا لە هەرێمی کوردستان و ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان نەبوونی قانون و یاسایە سەبارەت بەم پیشەیە یاخود نەخێر جێبەجێ نەکردنی یاسایە. هەموو ئەم بابەتانە بە میوانداری زۆر بەڕێز ڕەحمان غەریب ڕێخەری سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان گفتوگۆی لەسەر دەکەین. کاک ڕەحمان بەخێر بن. سپاس قوربان. سپاس دووبارە بەخێر بن. ممنون. دەمانەوێت بزانین کە ڕەوشی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ساڵانی ڕابردوو گلەی زۆر هەبوو، ڕاوەدونان هەبوو، پێنەدانی زانیاری هەبوو، حتا کوشتن هەبوو، دەستگیرکردن. ئێستاش کۆمەڵێک ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان لەسەر بابەتی ڕۆژنامەنووسی لە سزنەکاندان. دەمانوێت بزانین بەگشتی لە 2024 خوێندنەوەیکی خێرایی بۆ بکەین ڕەوشی ڕۆژنامەگەری چۆن بوو لە هەرێمی کوردستان. زۆر سوپاس بۆ جەناب و بۆ هەموو ستافی پەیام کە بەردەوام پشتیوانی سەنتەری میترۆ بوون، لەگەڵ چالاکیەکانی بوون، ئامادە بوون بە راپۆرت و بە هەواڵەکانیان. لە ڕاستیە گەر باس لە ژینگەی کاری ڕۆژنامەنووسی کەین لە هەرێمی کوردستان ئەبێت چەند خاڵێ بخینە ڕوو. خاڵی یەکەم ژینگەی یاساییە. ژینگەی یاسایی لە هەرێمی کوردستان پێم وایە چەند هەنگایەکی باشی بردوێتە چۆتە پێشەوە کە دەرکردنی هەردوو یاسای ڕۆژنامەگەری و یاسای مافی بەدەستێنانی زانیاری و یاسای خۆپشاندان و یاسای بەرەنگاردبوونەوەی تونگوتیژی دژیژنانەمانە هەموو کۆمەڵە یاسایەکی زۆر باشن بۆ هەر وڵاتێکە بێوێ لە ڕووی دیموکراسیەتەوە پێشکەوێ. باش ئەم یاسایانە بێگومانە گەر بیان کەین لەژێر مراقەبە وەکو ئێمە سەنتەری میترۆ چاودێری ئەم دوو یاسایەکەین وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی و راپۆرتمان هەیە ساڵانە لەسەر ڕەوش و ژینگەی کاری ڕۆژنامەنووسی. پێمان وایە لەم ڕۆوە وەکو لە ناونیشانی راپۆرتەکەی سەنتەری میترۆ هاتووە یاسا بۆ ئەرشیف نییە، واتە لە هەرێمی کوردستان شکڵێ لە سەقافەتێک هەیە کە یاسا وەکو هەر شتێکی جوان لە ناو هینادایانرێ بۆ جوانیانی جێبەجێکردنیان سەنگی مەحەکەوتومانە لەبەرەوەی جێبەجێ ناکرێ و بڵین ڕواڵەتەکانی جێبەجێ نەکردنی یاسایە چییە؟ ئەوەیە کە تۆ لە کاتی راپۆرت ئامادەکردنە پێویستە بە زانیاریە پێش هەموو شتێ. ئەگەر زانیاریەکان پەیوەندی بە دۆسی گەندەڵی گەورە هەبێ ئەوە ناتوانانی. هەندێک وەزارەت هەیە هەر دەرگای زانیاریان لە هەرێمی کوردستان داخستووە وەکو بەڵام ئەمە پێچەوانەی یاسایی دەستخستنی زانیاری نییە. بەڵێ یاسای دەستخستنی زانیاریەوە زایدان ئەگەر بینە سەر مۆزوعی تونگوتیێژەکان و ڕێگری ڕۆژانەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کە وەڵام من هەر لەسەر یاساکان کاک ڕەحمان دەمێ بمێنمەوە، چونکە ئێمە لە ساڵانی ڕابردوودا بەو پێی کە ئەزمونێکی لە هەموو سێکتەرەکاندا جگە لە ڕۆژنامەنووسی ئەزمونێکی کاڵمان هەبوو، جۆرێک لە گلەی هەبوو لەوەی کە قانون بۆ هەموو بابەتەکاندا نەڕێژراوە. بەڵام ئێستا یاسا بۆ ڕۆژنامەگەری کۆمەڵێک ئێستا ماژەت پێکردن کۆمەڵێک یاسای گرنگ لەسەروی هەمویانەوە یاسای ژمارە 35 ساڵی 2007. بەڵام دەبینین هێشتا ئامارەکانی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان هێشتا بابەتی پێدانی زانیاری لەلایەن دام و دەستگا فەرمیەکان بە میدیاکان بە یەکسانی هەر جێبەجێ ناکرێت. ئەمە لەو حاڵەتەدا بۆ نمونە میدیاکان چی بکەن؟ پەنا بۆ شوێ ببن.
لە ڕاستیا پەنا بۆ کێ بن تاوان پێویستمان بەوەیە بەردەوام فشارکەین لەسەر مۆزمە و بێدەنگ نەبین و قسە لەسەرم بابەتانە بکەین نەک تەنها سنتەری میتۆم و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تەنانەت ئەحزابی سیاسیش باش چونکە میدیایان هەیە و بڕایان بەم پرەنسیپانە هەیە پرەنسیپی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەریە بێ قسە بکەن ئەمە لایەنێکی لایەنێکی تری ئەوەیە کە دایمە ئەم پرسیارە ڕوبەڕی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێتەوە کە بۆچی لە کاتێکە یاسای ڕۆژنامەگەری هەیە و هەموو بەند بە بەندی ئەم یاسایە مادە بە مادەی ئەم یاسایە پێشێ لەکرێ بۆ نمونە مەوزوعی ڕێگری یعنی ئەم ساڵ ڕێگری لە هەموو ساڵی زیاتر بووە لە کاتێکە ڕۆژنامەنووس بۆی هەیە لە چارەکیە گشتەکانە لە چارەکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەموو وەزارەتەکانە ئامادە بێ بەڵام من پێم وایە ئێستا ئەم تەلەڤیزیۆنی پەیامە لۆگۆکەی لە هەندێک کۆنفرانسی ڕۆژنامەنووسیان نابینرێ مۆزوعەکە سوفە نییە ڕێگریە نا هەر ڕێگریە بەڵکو جیاکاریە ینی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتەکان ڕەچاوی فرەیی میدیایان نەکردووە ڕەچاوی فریان نەکردووە لە ئامادەبوونی کەناڵەکانی ڕاگەیاندن لەم حاڵەتەدا هیچ گرنگیەک بۆ قانونەکان دەمێنێتەوە لەو بوارەدا بورە ئاساییە ئاوەکەت زۆر ئاسایە وەڵا بۆیە وتومانە یاسا بۆ ئەرشیڤ نییە نەکەر یاسا بۆ ئەرشیڤ نیە تەنانەت راپۆرتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش نابێ بۆ ئەرشیڤێ حکوومەت سوودی لێوەرگرێ بە تایبەتیش کە ئێمە کۆمەڵی ڕاستپاردەمان پێشکەش حکوومەتی هەرێمی کوردستان کردووە لەوەی ڕۆژنامەنووسمان هەیە لە زیندانە ئەم دۆسیانە یعنی بە هەر شێوازێ بێت چارەسەر بکرێ مۆزوعی مافی زانیاری کە 13 ساڵە ئێمە چاوەڕانیەوەین ڕێنمایی بۆ دەرکرێ مۆزوعی ئەوەی کە باسم کرد مۆزوعی جیاکاریە لە نێوان دەستگاکانی ڕاگەیاندنە بۆ کۆمەڵێ مۆزوعدا هینمان هەیە بۆ ئێوەکو سنتەری میترۆ کاگڕەحمان لەگەڵ شانسەنیەوە چییە؟ ئاسایی ئاوەکەت بە ئیسراحەت بخۆوە بەڵێ وابزانن لە ماڵی خۆت دانیشتووی باش کاگڕەحمان ئێوە لەگەڵ دام و دەستگا پەیوەندیدارەکاندا قسەتان نەکردووە بە تایبەت ئێستا لەم ساڵی 2024دا گلەیەکی زۆر لە دام و دەستگاکانی حکوومەت دەکرێت لە یەکسانی بەشکردنی زانیاری لە نێوان میدیاکاندا دەبینین هەندێک میدیا جیاکراوەتەوە حتا لە نێوان میدیا حزبیەکانیشدا واز لە ئۆپۆزیسیۆن بێنە کە زانیاری پێنادرێت لەناو ئەوانیشدا جیاکاریی تند و ورد هەیە یەکێتی و پارتی میدیاکان لەناو خودی یەکێتی و پارتی لەناو خودی پارتی و پارتیشدا لەناو پارتیە میدیای پارتی هەیە گلی هەیە لە پارتی خۆی و لە حکوومەت هێرێمی کوردستان وەڵام میلانی پەیوەندیدار بۆ ئەمانەت چییە؟ باش تەنانەت یەکێتیش یەکێتی یعنی کە لە دەسەڵاتان نیە گلەی هەیە لەوەی کە لە هەندێک شوێنە پارتی گلەی لە یەکێتیەکە لەبەرەوە ئەم جیاکارێ بێکما عیبەیەکی گەورەیە بێ حەل کرێت چۆن حەلیەکە حکوومەتی هەرێمی کوردستانیان یاسا بێت جێبەجێکە و ڕۆژنامەنووس بۆ هەیە بێت لە چارەکیەکانی حکوومەت بەشدار بێ یانەوە تا بڵێ ئێمە یاساکەمان هەڵپەساردووە و کۆتایی پیاتۆ دانی لەبەرەوە ئەم مۆزوعی ئەوەی کە یاسامان هەیە و یاسا جێبەجێ ناکرێ من ناڵێم ضرورەتی یاسانیە بێ ضرورەتی زۆر گرنگە حتا کۆکە جێبەجێش نەکرێت ضرورەتی هەیە چونکە ئەمڕۆم حکوومەتە جێبەجێ ناکەمانی حکوومەتێکێ بە سەرۆکایەتی مامۆستا عەلی باپیر بۆ نمونە یاساکانمان بۆ جێبەجێکە لەبەرەوەی بوونی یاساکە گرنگە باشە ئەمێنێتە سەر ئەوەی کاگڕەحمان وەڵی بەلای منەوە گرنگە وەکو دەستگای میترۆ سەرپەرشتیاری دەستگاکە لە ئێستادا باوەڕتان بەوەیە تەنها یاساکە هەیە و حبرون على الأوراق يعني لەسەر وەرەقەیە دنا جێبەجێ ناکرێن یاساکان ئەوە نیاڵین بەورد یاسا بۆ ئەرشیڤ نییە ینی هەر لە ئەرشیڤ داینی توتەوە زۆر باشە دەمێ بزانم جێبەجێ ناکرێن لە دەمی تۆوە نەخێر ئێمە یاساکانمان گۆڕی ئەڵین بەڵام عیبرەت لە جێبەجێکردنێکی باش یعنی جێبەجێکردنی سەنگی مەحاکە لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستانە بێت سەنگی مەحاکمان پێ پیشانە باشە سەبارەت جگەلەوەی کە کۆمەڵێک یاسای باشیشان بەڵام ئێمە بینیمان لە ساڵی 2023 ڕێنمایی ژمارەیەکمان هەبوو کە بزان 22 بەندی لە خۆ گرت بوو
هەوڵێک هەبوو باش بۆ ئەنجومەنی وەزیران ئەمەی هەڵوەشاندەوە ئەمە چۆنی هەڵوەشایەوە کاک ڕەحمان ئاگاداری وردەکاریان بابەتەن بەڵێ چۆنی بۆ بزانام دەستخۆشیشتان هەبوو لە کۆنفرانسە ڕۆژنامەوە پێشوازیتان نەکرد بەڵێ باشی کڕڵین باشەوە خراپیشی کرد ڕخنی دێگرین ئەمە سیاسەتی ینی ئێمەیە لە ناو ڕێکخراوی کۆمپین ئەمە وەکو فشارێک نەبوو بۆەوەی کە ئەوە ئێستا هەیە ڕۆژنامەنووسان قوبوڵیان بێت بڵین لە ناو راپۆرتی سنتەری میترۆ لە ناو ڕاستپاردەکانە باسی ئەومان کردووە کە یاسای گشتی و یاسای تایبەت کە تۆ یاسای تایبەتت هەبوو الخاص يقيد العام يعني تایبەتمەند یاسای تایبەتمەند یاسای گشتی کۆتوبەندەکە ئێمە کە یاسایەکمانێ بەناوی یاسای ڕۆژنامەگەری کە تایبەتمەندە بە ڕۆژنامەنووسان و مشکلەکانیان ئەگەر هەیبوو لەگەڵ هاوڵاتی لەگەڵ حکوومەت لەگەڵ بەرپرسی حزبی لەگەڵ هەر کەسێک و هەر موسسەیەکەی بوو ئەبێ پەنا بۆ ئەم یاسایە بەرێ چونکە مۆزوعەکە پەیوەندیان بە قسەکردن و ڕخنەگرتنە یان پەیوەندی بە راپۆرتەکەوا بوو ئەبێ پەنا بۆ ئەم یاسایە ببرێ نەک یاسایەکی تر بەڵام لە مەحکەمەکانی ئێمەیە لە کاتی تحقیق وەمانە ئەتۆمەتی مادەی تر لە یاسای گشتی ڕۆژنامەنووسان تحقیقی لەگەڵەکرێەوە مەحاکەمات لەسەر مۆزوعی یاسای گشتی دەڕوا و یاسای سزادانی عێراقی هەنێ هینی هەیە سەدام حسێنە ینی تێدەگاتە قانونی ئەحوال مەدەنی من ناڵێن یاساکە خراپەوانە بەڵام هەنێ بەندی تایە کە ئازادی ڕاگەاندن ئازادی قسەکردنی هاوڵاتیان کۆتوبەندەکە ئێمە لە 2023ەوە ئێمە سەدامان بەجێ هێش یەکدەنگیمان بەجێ هێشت ئەوەی کە نەک نوکتێ لەسەر سەدام حسێن کە خەوێکی ناخۆش بە سەدام حسێنەوە بینێ بەندیە کرد و دەستگیریە کرد ئێمە ئەو قۆناغەمان تێپەڕاندووە قۆناغی یەکدەنگی و یەکڕەنگی و یەک تەلەڤیزیۆنی و یەک رادیۆ و یەک جەریدە ئێستا فرەیی هەیە لەناو ئەم فرەیە بێگومان ئەبێ ڕێز لە فرەیی بگیرێەوە ڕێز لە دیموکراسیت بگیرێ کە ڕێزمان لە دیموکراسیت گرت ئەبێ ڕێز لە قانونە لەو قانونانە بگرین کە لە ناو سیستەمەکەی هەیە کە وەکو وتمان لەسەرەتە یاسای باش و یاسای پێشکەوتوو و شایانی ئەم وەزعەیە ینی زۆر باشە کاک ڕەحمان ئێمە بینیمان لە ساڵی 2024دا کۆمەڵێک کەیسێکلا نەبوونەوە نازانم پێشتر وەکو لە قسەکان ئاماژەت پێکرد بەپێی قانونی عقوباتی عراقی مامەڵان لەگەڵ کراوە بەپێی یاسای ڕۆژنامەگەری مامەڵان لەگەڵ نەکراوە لەوانە کەیسەکانی شێروانی لەکو لە هینەکەشدا لە ڕاگەنراوکەدا ئاماژەتان پێکردو کۆمەڵێک ناوی تریشتان هێناوە لە ڕاستپاردەکانیشە بەڵێ لە ڕاستپاردەکان لە ڕاستپاردی ژمارەیەک وابزانام دە ڕاستپاردەتان هەبوو یەکەم ڕاستپاردەمان پێداچوونەوە بە بڕیارە دادوەرەکان کە ئازادی ڕۆژنامەنووسان زەوت دەکەن نمونەی کەیسی شێروانی و قارەمان شوکری و سلێمان ئەحمەد بۆ مەوزوعی سلێمان ئەحمەد بەڵێ بۆ کەیسی سلێمان ئەحمەد خۆت زانی یینێکی بۆ دەرچووە بەڵام تاکو ئێستا ماوە ینی هەنێ ڕێو شوێن ماوە تاکو کۆتایی پێ بەڵام بۆچی ئێمە کۆمەڵی کەیسی تریشمان هەیە کاک ڕەحمان دەزانی بۆ نمونە لە ساڵانی ڕابردوودا کەیسی کاوەگەرمیانی کەیسی سەردەش عوسمان سۆرانی مامە حەمەد ئەمانە تاوەکو ئێستا کۆمەڵە کەیسی تیری تیرۆرکردن یەکلای نەکراونەتەوە ئێمە بۆچی ڕۆژنامەنووسان لە کاتێکدا کە جموجۆڵەکانیان بە دڵی دەسەڵات نییە بە قانونی عقوباتی عراقی و بە یاسا ڕۆژنامەوانیەکان مامەڵیان لەگەڵدا دەکرێت بەڵام کاتێک کە بە پێچەوانەوە ڕۆژنامەنووسان تیرۆر دەکرێن یاخود دەستگیر دەکرێن کەیسەکانیان یەکلای ناکرێتەوە ئێمە سۆرانی مامە هەموو کۆمەڵە کەیسی تریشمان بینیون تاوەکو ئێستا یەکلای نەکراونەتەوە و باڵی یەکلاکردنەوەی ئەم کەیسانە لە سۆی شێدایە لە ئەستۆی ئەو سەقافەیەکە لە هەرێمی کوردستان هەیە کە ناومان ناوە ینی ژینگەی دەربازبوون لە سزا لە تاوان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان تەماشا ئەم ژینگەیە پەری پێ ئەدرێیانی لەلایەن دەسەڵات و لە هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتە هەر کەیسێ بێوێ بۆ نمونە کەیسی تیرۆری زۆر گەورە بۆ قەزی زۆر گەورە بۆ لە هەرێمی کوردستان دەستیان خۆش بێ ئاساییشەکان ئاسایی شێرە بیان ئەو لابێ ئاشکرایان کردووەوە دراون بە مەحکەمە و سزای خۆیان وەرگرتووە بەڵام لە کەیسی ڕۆژنامەنووسانە بەو وردیە ناڕۆنە پێشەوە بۆیە کەیسەکان
داخراون لە محکەمە بەڵام لە ویژدانی خەڵکی کوردستانە وەکو سنتەری میترۆ و ڕێکخراوە کۆمەلگای مەدەنی و خێزانی قوربانیەکان ئەو کیسانە بە کراوەی ماتەوە پێم وایە یعنی هەر ڕۆژێکیە یعنی سیستەمێک لەمە دیموکراسی تر ئەحزابێ لەمە دیموکراسی تر کە ئەو کیسانە هەڵداتەوە و محاکمەی سەر لە نوێ ئەو کەسانە بکاکە دەستیان هەبوو. ژمارەی پێشێرکاریەکان لە ساڵی 2024 بەراورد بە ساڵی پێشخۆی لە چ ئاسێکدا بوون؟ 27 کەمی کردووە بەڵام کۆتای چیرۆکەکە نییە لە بەرزیدا ماوەتەوە با پێت بڵێم مۆزۆعی ئەوەی کە پێشێرکاری کەمی کردووە تەمان شتێکی باشە برەوی پێ بدەینوانە بیگەین سفر ینی نەمێنێ ینی پێشێرکاری بەنامرە بە ڕۆژناوەستا شتێکی باشە ئەبێ برەوی پێبین بەڵام لە پاڵ ئەمە وەکوتم کۆمەڵی کێشەی تر هەیە یعنی کە باز لە ژینگەی کاری ڕۆژنامەنووسیەکەین دارێمی کوردستان هەرەوە نیە ڕۆژنامەنووسی ڕوا ڕێگری لەکرێ ڕۆژنامەنووسی ڕوا کامێرەکە یشکێن لێنە ئەم ژینگەیە ینی قسەکردن لەسەر ژینگەی یاسایی لەسەر مافی زانیاری لەسەر مۆزوعی ئازادی ڕخنەگرتن لە هەرێمی کوردستان ئەم ژینگەیە بەردەوام مەشاکلی تیا مۆزوعی سۆشیال میدیا و مشکیلەکانی و مۆزوعی هەواڵی ناڕاست و چاواشەکار و مشکیلەکانی مۆزوعی ڕۆژنامەنووسی ژینگەی و بڵێن تاحەداکانی بەردەمیان گەشە سندنی مۆزوعی ڕۆژنامەنووسی بنکۆڵکار و گرفتەکانی لەگەڵ مۆزوعی زانیاریە هەمومانە یعنی لە داهاتوە سنتەری میترۆ قسەی لەسەرەکە ئێمە هیواداری مۆزوعی پێشێرکاری کۆتایی پێبێەوەی کە ناومان ناوە ڕێگری ڕۆژانەکان لە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و فەسڵێکی تازە بکەین و لە تەدریبکردنی و ڕۆژنامەنووسی بۆ مۆزوعی پیشەیی بوون و مۆزوعی ڕەچاوکردنی ئەخلاقی پیشەیی لە کاری ڕۆژنامەنووسیە چونکە خۆت دەزانی سەگرەی لە ڕۆژنامەنووسیش زۆر هەیە بەڵێ ئەویش پیشەیی ئەو پرسیارە شەیە بەجددی بۆچی پزیشکێک مهندسێک هەموو کەسێک دەتوانێت ببێ بە ڕۆژنامەنووس بەڵام بۆچی ڕۆژنامەنووس ناتوانێت ببێ بە بۆچی یاساک نییە بۆ ئەوەی قانونێک نییە بۆی کە ڕۆژنامەنووس لە قاڵبدا هەموو کەسێک ناتوانێتە چکە ئێمە زانی لە ئەمریکا و لە وڵاتانی گەشە سندوشدا داوی سندیکای دوو جۆر ڕۆژنامەنووس هەیە ڕۆژنامەنووسی ئارەزومەند و ڕۆژنامەنووسی ئەکادیمی یعنی بۆچی لە قاڵب نەدراوە ئەکادیمیەکەش ملزم بکرێ بە کۆمەڵ قوانین اینجا تۆ ئەندامی سندیکای تا ئێستا نەخێت نەبووی بە ئەندامی سندیکا ڕەنگە خەڵکێکە بێ لێرە ئەندامی سندیکا برادرانی خۆمان لێرە وەڵای هەوڵمدا ئەمساڵ میکانیزمەکانتان زۆر میکانیزمەکانیان زۆر خۆڕستکردن تۆنا ئەبوو برە بڵێ ئێمە هەوێ بە ڕۆژنامەنووس ناین کە ئەمە ڕۆژنامەنووس ومە ڕۆژنامەنووسنی ئەوەی کە هەویانەیەتێ سی ڕۆژنامەنووس نارێمی کوردستانە کە ئەڵێمە ڕۆژنامەنووسە سندیکایە هەوێکی هاتێەوە هینە خاڵی ڕەقەمدوو مؤسساتی ئەعلامی داوای پاملێرەکە پاملێرێکە ڕوا کچ بێیان کوڕ تۆزێ هینی هەبێ ئادەم و پلی هەبێ و ئەمانە مایکەکەی بۆ با بۆ مؤتەمەراتی سەحافی ئەمە ڕۆژنامەنووسە بڕوا سێ مقابلە بکات لە ناو بازاڕ و پرسیار لە خەڵک بکات و ئەمانە ئەو ڕۆژنامەنووسە پێم وایە ئەمە خاڵ یەکەم ئەمە گلەی شێلران ڕۆژنامەنووسانی ئەکادیمیەوە تەمان ئێستا خەڵکێکەیە ئەمڕۆ زۆر ئەمڕۆ باسی راپۆرتەکەی سنتەری میترۆ باش ئەمڕۆ لە کاتی راپۆرتەکەی سنتەری میترۆ هێشتا هینەکە تاوا نەبووە ئێستا مەراسیم تاوانەوە هەموو ڕۆژنامەنووسەکان پەلاماری نیان نازانم لەوێ بوویاننا بیستم لە ڕۆژنامەنووسەکان بیستم هەندێک کامێرە ماسی خۆمان ناگەین ئێمە کۆتایی نەکە بوو بەڵام یعنی حەقە مؤسساتی ئەعلامی لە هەرێمی کوردستانە پەروەردەی چونکە ئەوە سمعی ئەوە لە دەرەوە یعنی سمعی ئەو کەناڵەیە لە دەرەوە طبعا کەناڵێکی زۆر یعنی خەڵکێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان تەنانەت لەگەڵ ئێمەی قساکەن واناڵێ چارەسەری ئەمە چی یعنی هەموو کەسێ بۆ بە ڕۆژنامەنووسان ڕاستە لە بەهۆی پێشکەوتنی بڵین تەکنۆلۆژیای زانیاری و ئەم سۆشیال میدیایە و وەنیە خەڵکێک ڕۆژنامەنووسی هاوڵاتی دروست بۆ بڕام ئەمە ناقلی معلومەیە معلومات نەقلەکە تەنها معلوماتێک گەڕەکەکەی ئاگرێکەکەی تۆ دوو سیارە
لێکەیە ڕسمی چێکرێمە ڕۆژنامە نووس نیە، ئەمە معلوماتێکی نەقڵ کردووە. کاک ڕەحمان گلەیەکە لێرەدا بۆچی سندیکاکانی کۆمەڵگەی مەدەنی وەکوی ئێوە وەک سەنتەرەکەتان یاخود سندیکای ڕۆژنامە نووسان یاخود بە یاساژ یعنی خاڵێک نییە شتێک نییە بۆی کەمە یەکلاکاتەوەی ئەم مەرجانەی تێدا نەبێت ڕۆژنامە نووس نییە هەرچی هەڵسێ زۆر جار لە میدیای سوۆسیال میدیادا دەبینین هەندێک کەس ئەسڵەن قسەیەک دەکات پێچەوانی عورف و ئاداب و ئاین و هەموو بەها گرنگەکانی کۆمەڵگەی ئێمەیە بەس بۆەوەی کە ڤیوی هەبێ بۆ ئەوەی کە لایک و کۆمنتی هەبێ پەنای بۆ دەبات. بەڵێ هەمووی ئەم بۆچی ئەمانە سنووری بۆ دانان ڕاستە کێ سنووری بۆ دانێەوە وتم ئەمە ئیشی سندیکای پەرژینەکە کراوەتەوە بۆ نمونە ئێستا سندیکای پارێزەران خموڵەکان و کەسێ پارێزەر بێ نەخێر باشە پزیشکان سندیکاکەی مهندس ئەتوانێ بۆچی قوڵیان کردووە دەکەی لەبەرەوە ئەتوانێ هەموو کەسێ مهندس بێ برام نەخێر بۆ هەموو کەسێ توانێت ڕۆژنامە نووس بێت بۆ هەموو کەسێ بۆ 7,000 کەس لە هەرێمی کوردستانە هەوی ڕۆژنامە نووسیان پێەیە و زیاد لەوەیش لەوانەیە 3,000-4,000 کەسێکیشە بێ کە شوناسی ڕۆژنامە نووسی پێنیە و ئیشی ڕۆژنامە نووسیشەکە ئەم شتا بێت تەنزیم کرێ ئەمە تێ تەنزیمیەکە ئەو نەقابەی کە پەیوەندی بووە ئەو پیشەوە هەیە کە پیشەی ڕۆژنامە نووسی لاقیبەن سندیکاوە هەیە سندیکا نازانم ئیشی دیارە زۆرە سەری خۆی پێ ناخورێ نازانم تەقیمی ئیشی خۆی پێ ناکرێت تەقیمی ئەم ڕۆژنامە نووسانی پێ ناکرێت وەکو خۆی ماوەتەوە مۆزوعەکە ئێستەیش بە لێشاو خەڵکە بێ بەدام لە ڕۆژنامە نووسانی کوردستان مەبەستەوێت تعلیق لە سندیکای ڕۆژنامە نووسانی ناتالیقە من ڕەخنیان لێگرم تەبان ڕەخنە لە سندیکاگرم ڕەفیق من برادەر من و خەڵکی تایە دنیای خەباتمان بەیەکەوە کردووە لە ناو سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان من مەوزوعەکەم شخصی نییە یعنی خۆشیان هەستیان بۆ مشکلە کردووە هەرکێکی گەوریان خۆشیان هەستیان بۆ مشکلە کردووە بەڵام بۆ نمونە تاکو چەندێکە 13 ساڵە 12 ساڵە کاکە کۆنگری نەکردووە شەرعێتی چی یعنی باز یەکەم شت کە ئەم جارە جۆم لێ بوو لە کاتی ڕاگەیاندی ڕاپۆرتەکانە یەکسەر سندیکای ڕۆژنامە نووسان کە تاکە سندیکا لایەنی شەرعیە لە هەرێمی کوردستان بۆ مۆزوعی ڕۆژنامە نووسی باشە شەرعێت بە انتخاباتە شەرعێت بە مؤتەمەرە شەرعێت بە هەنێ میکانیزمی دیموکراسیە هەموو شتەکان بە ئەمری واقع کاک ڕەحمان لە پێشێلکاریەکاندا ئەمساڵ بەداخەوە کوشتن هەبووە سنتەرەکەی ئێوە سنتەری داکۆکی لە مافی ڕۆژنامە نووسان ئەم بڕیارە بەرکارانەی کە لە بواری ڕۆژنامە نووسیدا هەبوون چی هەوڵێک درراوە بۆ ئیدانەکردنی ئەمە و دووبارە نەبوونەوەی لە ساڵانی داتوودا بەداخۆم ساڵ بینیمان لەناو پێشێلکاریەکان سێ ڕۆژنامە نووس کوژراون بەڵێ لە کاتێکدا ئەمە پێچەوانەی یاسای ژنێفی ساڵی 1940 کە دەبێت لە حاڵەتی شەڕدا مەدەنی لە ڕۆژنامە نووس لە پۆلی مەدەنی حساب کراوە نەک سەربازی ئەمە بینیمان کە بە درۆن لیان درراوە فەرقی مەدەنی و فەرقی ڕۆژنامە نووسیش نەماگە بە پێی یاسا پۆلێنیکەین بەم هەوڵێک هەیە تاوان سێ ڕۆژنامە نووسمان بڵین گوڵستان تارایە و هێرۆ بەهادینەوە لەگەڵ مراد میرزا ئەم سیانە بە درۆن لە شنگال و لە سەیسایق بە فڕۆکەی بێفڕۆکان بەداخەوە شەهید کران لەگەڵ کۆمەڵە ڕۆژنامە نووسی ئەوروپی و ڕۆژنامە نووسی کوردستانی دانیشتووی ئەوروپا لە هەنگاو بە هەنگاو ئەڕۆینە پێشەوە لەسەر مۆزوعی ئەم سێ ڕۆژنامە نووسە بۆ ئەوەی تەنانەت ئەگەر هەنێ مەحاکم هەیە قسەیان لەسەر کرد کە مەحاکمی شعبین تقریبا ینی وەکو یعنی ئێمە ڕەنگە نەتوانین لە مەحکەمەی بڵین نێودەوڵەتی ڕسمیات چکا بێت دەوڵەت ئەم شتانە بکات ئەمە بەڵام هەنێ مەحاکمەیە هی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەی حاکم و ڕۆشتۆتە پێشەوە باش ڕۆژێتە پێشەوە دیکۆمنتی باشمان هین کردووە ینی دیکۆمنتی پاشمان پێشکەش کردووە لەگەڵ ئەو برادرانەمان لەناو خۆیان لە ماخیریش بڵێن برادرانی کۆنگری نەتەوەی کوردستان هاتوون بۆ چەندتەنی میتر هەر باسیەوەمان کرد زەرورەتی ئەوەی کە ئەم کەیسانە نێونەتەوەی بکرێن بەچی نێونەتەوەیەکرێ بۆی ئێمە دیکۆمنتەکان کۆکەینەوەجا گوێ لەمە بگرە ئەڵێن خەڵک دایماڵێ سنتەری میترۆ بۆ هەر دیکۆمنتی کەوتەوە کاکە دیکۆمنت زۆر زۆر گرنگە دیکۆمنتکردن
و کۆکردنەوەی دۆسیەیەک و وردەکاری دۆسیەک و لە هەموو لایەنەکانەوە تۆ زانیاری مۆسوق کۆکەیتەوە بیکەی بە مەلەف و پێشکەشی پێ ئەمە زۆر گرنگە ئێمە زۆر هینمانیا خستە بەردەم ئەو یاساناسانە ناوخۆینیان دەرەکین و ناوخۆیشن باش یعنی هەم ئەوروپین گوێ بگرە ئەوروپین بەشێکیان مەبەستم کەیسەکەیە لە ناوخۆی هەرێمی کوردستانیان لە دەرەوەیە لە دەرەوە نانا لە دەرەوە ئیشی لە سەرەکری ئێستا زۆر گرنگە چکامە ئەوەن دەوڵەتێک کردوێتی کە ئەندامە لە نەتەوەی گرتوەکان تورکیا دوو ڕێکەوتنامەی جنێفی بڵین پێشێل کردووە کە خەڵکی مەدەنی لە ناو خەڵکی مەدەنیان ڕۆژنامەنووسان لە وەحشێتی شەڕە پارێزێ نابێ حسابی جەنگاوەری بۆ بکە ئەمە کۆکراوەتەوە ینی تا ئیشی لە سەرەکەی وادارم بچێتە پێشەوە زۆر باش کاک ڕەحمان لە خاڵەکان لە ڕاگەنراوەکەی ئەمڕۆدا هەیە کە هێشتا دەستگیرکردن هەیە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان پێشێلکاری هەیە ترساندن هەیە هەڕەشەکردن هەیە لە ساڵی 2024دا کە بەڕاستی بەشێکی زۆری سێکتەرەکان دەبووە هەمویان چوبانە سەر سکەی خۆی چاوەڕوان کراو بوو کە ئەم هەموو پێشێلکاریانە هەر لە ماستە لەم بەرزێدا بمێننەوە چاوەڕوان کراو بوو لەبەرەوەی ئەم سەقافەت هێشتا هەیە ینی لەناو ئەحزابی دەسەڵاتە کە مۆزوعی برەودانە بە دیاردی دەرباز بوون لە سزا ینی هەر پۆلیسی ئاسایشێ لە ڕۆژنامەنووس با کامیرەکەی بشکێنێ زەوتی کامیرەکەی کە دەستگیری بکە کە بە پێی یاسا نابێت دەستگیری بکە دەربازیە بێت لە سزا خاڵێکی تر مۆزوعی بڵین پاراستن و دەستگای زانیاری و دەستگای ئاسایش لە هەرێمی کوردستان هاچنە ناو کەیسەکانی ڕۆژنامەنووسان ئێمە داوامان کردووە داوامان کردووە کەیسەکانی ڕۆژنامەنووسان یعنی تۆ نەکتنە سەر ماڵی تۆ ئاسایش و پاراستنەوەمانەیان لە هەر شارێکی کوردستانە بێ دەستگیرگامە عیلاقی بە پۆلیسەوە کاکە لە دنیای عیلاقی بە پۆلیسەوە وەنیە لە دنیای عیلاقی بە پۆلیسەوەی مۆزوع بۆ لە بری پۆلیس ئەبێ کەیسەکەی بچێتە ئاسایش و لە ئاسایش شتێکی تر کە مۆزوعی پشکنینی بڵێن کۆمپیوتەری ڕۆژنامەنووس و بیازامە پارێزراوە هەرچی ئەو شتانی کە ڕۆژنامەنووسەتی ئەبێ پارێزراوە بێ بەڵام یەکەم شت کە یەنە سەرماڵی تۆ کۆمپیوتەرەکەت یەنە سەرماڵی تۆ مۆبایلەکەتەوە کاکە مۆبایلی خەڵکیان لە دەستگاکانی ئاسایشە پشکنی و ینی مەشیعایلەوی تیا بۆ چەند ڕۆژێک و ئستیشنێ مۆبایل هەیە لە دەستگاکانی ئاسایش ئێمە وعد ماوەرگتۆ لە ئاسایشی سلێمانی و لە ئاسایشی گشتی هەولێر ئەم دیاردەیە ئەم ساڵ هەر کۆتایی پێبێنین ینی ئیتر نەبیستین باشە وعدێکی وامان وەرگرتووە بەس چاودێری وعدەکەی شەکەین هەر لە سلێمانی یاخود ئاسانە جێبەجێکردنەکە مەبەستم هەر لە سلێمانی یاخود لە هەولێریش لە هەولێر وێن لە ماوەی لە قونسڵخانەی ئەمریکا هینێکمانە بوو دانیشتێکمانە بۆ ئاسایشی گشتی تا بۆ ئاسایشی سلێمانی تا بوو لەسەر کۆمەڵی مۆزوع بەڕاشکاوانە قسەمان کرد ئەم مۆزوعی وعدوانە ینی هی پێش دانیشتەکەی لاقی بوو دانیشتنەوە هەر ئاوا مناقەشەیەک بوو بەو شێوەیە بوو ومێدتان چییە بۆ ساڵی 2025 پێتان وایە کە ئەم ئاستەی کە لە بەرزیدا بوو لە 2024 ئەم حکوومەتی کە دێ طبعا هەر حکوومەتیکێتی و پارتی وابزانم ئێمە هەر دەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم ئەم بەپار ئەوە جەناب دیکە مامۆستا باپیر ئەوە مقاتعی کردووە کە نەچۆتە پەرلەمان ناچێتە حکوومەتی لە خێر و لە شەڕی بەرژار ئیتر باسی کەسی تر ناکەم لە پەیامم ئەوانی تریش هەروان ما سەر یەکێتی و پارتی یەکێتی و پارتی ئەم جارە کە حکوومەت تەشکیلەکەنە بێ ڕەچاوی ئەو موشکیلانەکەن کە ڕوبەڕووی چین و توێژەکانە بێتەوە لە ناویانە مۆزوعی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەربڕین یعنی ئەو حکوومەتی کە تەشکیلە بێ بزانێ کەیسی مافی مرۆڤ کەیسێکە پێوەری دیموکراسیەتە یعنی دامی وڵاتان بۆ هەر یعنی وڵاتێکی دامی مجتەمەعی نێودەوڵەتی بۆ وڵاتان پەیوەستە بە مۆزوعانە بە مۆزوعی مافی مرۆڤ و کەیسی مافی مرۆڤ بیر لەوە بکاتەوەی تر کۆتایی بەوە بێ هەموو ڕۆژێیان هەموو هەفتیان هەموو مانگێ راپۆرتێ لەسەر هەرێمی کوردستانە بێت لەسەر ڕەوشی مافی مرۆڤ و
کاگڕەحمان ئەمە سمعی هەرێمی کوردستانی لەکەدار نەکردووە ئەم هەموو پێشێلکارانە ینی احترام نەگرتنی یاسا ناوخۆیەکان جێبەجێ نەکردنی یاساکانی ڕۆژنامەنووسی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و سزادانیان بە قانونی تر بەدەر لە بابەتی ڕۆژنامەنووسی سۆم ئەو پێگەی هەرێمی کوردستانی نهێناوەتە لە ناوەندا بزانە برای عزیزم بەڵێ ئێمە ئەچینە کۆنگرەی دەرەوە وەکو سنتەری میترۆ داوە چۆن سەیری هەرێمی کوردستانە جاران بەڵێ ئەڕۆژمە سەرمانەسا من بەڕێوەری سنتەری میترۆیان خڕێک خەریان ئەیانوت هینە ئەماوت شانازی بۆواکەین کە سجنەکانمان ئینیتیانێ ڕۆژنامەنووسیتیانێ سێ کاڕێن تا تەقدیمەکەین لەو لایەکی وەڵسێ کەیسی شێروان شێروانی و برادەرەکانی چی بەسەرات لە لایەکێکی تر کەیسی دەستگیرکردنی فڵانسی پێکاتە تۆ ئێحراجە بێت باشە من هاوڵاتیکی ئاسایم لە وڵاتە ئێحراجە بم کاکە سەرۆکی حەقڵە جێگەر سەرۆکی پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی تەنفیزیوانە بێگومانە بێ زیاتر ئێحراج بن زیاتریش پەرۆژ بن توش دەبن ئەحراز دەبن ئەبێ ئێحراج بن ئینسان تۆ یعنی بزانە ئێستا کە تۆ ینی لە ناو کۆنفرانسێکی ئەقلیمی نێوەندە دەوڵەتی عەرەبی کاڕۆی یعنی ئەم شتە ناخۆشە بۆ تۆ کە هەڵەسن ڕاستی عێراقەکەن ئاخر عێراق لەکو هەرێمی کوردستان لەکوێ کاکە 500 کەس لە عێراق کوژراوە 100 کەسیان هەر نازانرێ لەکوێ و قەبری لەکوێ ڕۆژنامەنووس و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی چۆن ئێمە خۆمان بەراورد بکەین بە عێراق ئەوان هەرێمی کوردستان و عێراق لە یەک تەرازودانن لە مۆزۆعی ئازادی ڕۆژنامەنووسی ئەڵەن چی ئەڵێ موساقات و باکوە تاقسەی من ئەمە بێ وەکو کابرای لێ هاتووە دەڵا بەخۆ ئافرەتەکە دوور لە ڕووی احترامێکی جوامێ بەڵام نوکتەیەک هەیە دەڵە بەخۆ بە فاتێ خوشک دەمێردمان کردووە فاتێ یەک دانەی کردبوو بۆ خۆی نوێی کردبوو هەرێمی کوردستانیش خۆی مقاران دەکات بە بەغدا لە کاتێکدا پێشێلکاریەکان یان لێک ئازدانین وایە لەوێ بەڕاستی من ئایبێ خۆ مقارنەکە ئەوکارانم دەڵێ کاتی شتەوە بوو بەڵام ئایبێ خۆ مقارنە بە هەرێمی کوردستان حەت بە هیچ ئەم وڵاتە نە بە ئێرانت نە بە تورکیا تورکیا زیندانی ڕۆژنامەنووسانە ئەوە ئێران تە ئەزانی وەزعی چۆنە ئەوە عێراق ئازایی چۆنە ئەوە سعودیەت ئەوە هیچ شوێنێ نیە مقارنە بە هەرێمی کوردستان کرێ لە هەمویان باشترە بەڵام لە هەمویان زیاتر قسەی لەسەرەکەین ئەوەیشی هەیە لە خراپی و لە پێشێرکاری و لە کاتم نەمادەنالەوەی کە لە هەمویان باشترە قسەی زیاترمان دەکرد کاگڕەحمان هاوکارانم دوو دەخەشیان کاتی بەرنامەکە درێژ کردەوە سپاسان دەکەم زۆر بەڕێز ڕەحمان غەریب بەڕێخەری سەنتەری میترۆ بۆ داکوکی لە مافی ڕۆژنامەنووسان لە ستۆدیۆ ڕاستەوخۆ لەم ئەڵقەی بەرنامەی ڕایەڵە لەگەڵمان بووی سپاس بۆ سپاسان دەکەین ڕۆحی شیرینم خۆشەویستانم بەخۆی گەورەتان دەسپێرم کاتێکی باش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ